بخير بینەوە بە ڤیدیۆیەکی تازە. طبعاً دوێنێ کۆمپانیای ئەپڵ زنجیرە ئایفۆنە تازەکانی پازدەی بڵاو کردەوە، ئایفۆن 15 و 15 پلس و ئایفۆن 15 پرۆ، 15 پرۆ ماکس و ئەو ئایفۆنانە و هەروەها مەجموعە مواصفاتێکی تێدایە کە بە شێوازێکی سەرنجڕاکێش باسی کرد کە مواصفاتەکان زۆر ئەتیادین و هەندێکیش تێدایە کە زۆر سەرنجڕاکێشە بە شێوازێکی زۆر ئەتیادی باسی کرد. ئیتر لەو ڤیدیۆ باسی ئەوتان بۆ دەکەم کە کۆمپانیای ئەپڵ دوای ئەو هەموو ساڵە لە ئەوەی کە زاڵ بوو بەسەر ئەوەی و دەیویست بە هەموو شوێک لە شێوەکان مۆبایلەکانی کۆمپانیای ئەپڵ ئایفۆن هەر کێبڵی لایتنینگ بەکاربێنن بۆ لە بەرچی کردیە تایپسی و ئەو تایپسی کە داینە ئەو USB تایپسیە فەرقی چی لەگەڵ کۆمپانیەکانەکانی تر. طبعاً وەکو هەر عادەتەی ئەپڵی زۆربەی مۆبایلەکانی کە ساڵانە دەرەکە ئەو هەموو شتە ینی مواصفاتی تازە و زۆر شتی تازە ناخاتە ناوی، مجرد هەندێک شتی تازەیە، ینی هەندێک شتێ باشی دەکا، هەندێک شتێ تۆزێک بە شێوازێکی مارکتینگێکی ینی عەبقریانە باسی دەکاتن. طبعاً ئەو ساڵ بۆ یەکەمین جار هەموو مۆبایلەکانی ئایفۆنی هەمویان داینامیک ئایلەندیان دەبینێ، هیچیان نۆچیان نامینێەوە، هەروە هەر هەمووشیان تایپسی دەبن. طبعاً پێشەوەی باسی تایپسی بکەم و پێشەوەی باسی ئەوتان بۆ بکەم کە کۆمپانیای ئەپڵ بۆچی تایپسی بەکارهێناوە. طبعاً پرۆیەکان تایپسیەکەیان فەرقی هەیە لەگەڵ ئەتیادیەکان، بە شکل هەمویان تایپسی نیە، بەس لە ڕووی مواصفات و لە ڕووی توانە بە تەواوەتی جیاوازن. بۆ نمونە ئێستا ئەو تایپسیە کە لە ئایفۆنی 15 ئەتیادی هەیە لەگە پلەسەکە، ئەوە مجرد تایپسیە بە شکل، بەس لە ڕووی مواصفات و لە ڕووی توانە هەر USB 2.0 ینی توانای 480 مێگابایت پێر سێکەندی هەیە لە ینی داتا ترانسفێر، ینی دەتوانی لە خلالی 2 سانیە و شتێک 1 گیگابایتی بگوازیەوە. هەروەها بەس ئەوەی کە لە پرۆیەکان هەیە ئەوە USB 3.0 توانای تقریباً 1 گیگابیت پێر سێکەندی هەیە. طبعاً ئەوە بەقۆتە، بەس سەندەربۆڵتی 3 سەندەربۆڵتی 4 نییە، ئەوانەی کە لە دەنگویەکان باس دەکرێت، چونکە سەندەربۆڵتی 4 ئەتا 10 گیگابیت ئەتا 20 گیگابیتش پێر سێکەند دەڕواتن. ئەوە طبعاً بۆچم باشە ئەو مواصفاتانە، ئەو مواصفاتان ئەو سرعەتە باشە، ینی بەرزە بۆ ئەوانەی کە ئایفۆنی لە ڕووی پرۆیەکان لە ڕووی ینی ئیش بەکاردێنن لە ڕووی پرۆفیشناڵ، ینی بە کۆدی ڤیدیۆ کۆدێکی پرۆڕێز و پرۆ ڤیدیۆ تەسویر دەکەن. ئیتر بۆیە پێویستیان بە داتا ترانسفێرێکی گەورەیە، چونکە تو ئەو ڤیدیۆی کە تەسویر دەکەی لەوانەیە ڤیدیۆیەکە 2 دقە بی لەوانەیە 20 گیگابایت بی، ئەو 20 گیگابایتە گواستنەوەی بەجددی ینی تووشی هەزار مشکلە دەکات لە بەرووی ئەوەندە خاڵ بوو پێشتر نەدەتوانین دەریبێنین لەو ئایفۆنەکە بۆی بخێ سەر کۆمپیوتەر، بۆ یان بە فاینەل کەت پرۆ ئیشی لەسەر بکەی یان بە ئەدۆبی پریمیەر. طبعاً ئەو مواصفاتانە لە USB تایپسیە، بەس خۆی ئەپڵ خۆی بە هەموو شوێک لە شێوەکان دیژی ئەوەی بوو کە تایپسی بەکاربێنی، لەبەرەوەی خۆی دەویست بۆ پۆرتلێس ئایفۆن بڕوا، لەبەرەوەی هەموو پرۆدەکتەکانی ئەپڵی پێشتر هەر هەمویان تقریباً تایپسیان بەکارهێنا، هەر هەمویان گەیشتنە سەر ئەو ئاستەی کە بگەنە ئاستی ئەوەی کە بە تەواوەتی بکتە تایپسی. بەس 2 پرۆدەکتی مابوو، ئەویش ئێرپۆرت بوو، ئەویش لەگەڵ ئایفۆنەوەکەی دی. طبعاً هەردووچیان بوونە تایپسی ئەو جارە، لەبەر ئەوەی لە ئەوروپا ئیتیحادی ئەوروپی قانونێکی دەرکرد کە دەبی هەموو پۆرتەکان یونیڤەرسەڵ بن لە ڕووی ئەوەی بۆی بەکارهێنەر تۆزێک مرتاحتر بی ئەو هەموو کێبڵ شتێ لەگە خۆی نەگواستوە. لە هەمان کاتژدا بۆ بابەتەکانی ژینگە و ئەوشتانە ئیتر بە وەک بڵێ بە شەق و بە ئەوە بی هەر دەبابی کرد، چونکە مارکێتی ئەوروپا مارکێتێکی گەورەیە بۆ ئەپڵ، و لە هەمان کاتیشدا دوگمەی ئاکشن بەتنی زیاد کردێ لە جیاتی ئەو سویچەکە ئەوی سایلنت پێ دەکردە سایلنت نەستا و دوگمەیە ینی کەستمایزە بڵێ، ینی دەتوانی بەپێی ئەو شتەی کە تۆ دەتەوێت ئەو مواصفاتی بۆ دابنێ. طبعاً دوگمەکە شوێنێکی لەسەری ڤۆلیۆمە، بەڕای من ئەو شوێنە تۆزێک ینی چۆن بڵێم من زۆر لە ئەوە نیمە لە ئەوەی شوێنەکە یەکەمین جار کە ئەو نوع دوگمەم بینی کە لە مۆبایل یەکەمین جار بینیم، ئەویش ئەوە بوو کە لە کۆمپانیای سۆنی بوو لەسەر مۆبایلی ئەکسپیریا، ینی مۆبایلەکە کە ئەگەرەوە بگیر بە لەو لایە بوو وەکو دوگمەی شەتەری کامێرای بەکاردار و لە هەمان کاتژدا هاڵفوی بوو، ینی دەتوانێت تۆزێک بینیتە خوارەوە فۆکەس بکاتن لەسەر شتێک ئەوچ بە تەواوەتی پاڵدەی بۆی ڕسم بگرێ. نازانم ئێستا مۆبایلانە ئێستا هەمویان گەورە، هەمویان کامێرایان باشە، و بە سامسونگ و بە ئەپڵ و بە هەموو براندە جیانەکان نازانم ئەو دوگمەی بۆ زیاد ناکەم بۆ کامێرا سەریعتر، ینی پێشتر مۆبایلی ئەکسپیریام هەبوو پێویست نەدەکرد بچی مۆبایلی بکەوێ بچێ ناو کامێرا و نازانم چارە دوگمەت پاڵدا بە تەچ ئەند هۆڵد یەکسەر دەسووسە کامێرای ڕسمەکە دەگرت و بە سەریعی وەک وابی کامێرا کرد پێبی سابر شۆت یان هەر کامێراکی ئەوانەی دەستی ڕسمەکەی زۆر بە خێرایی دەگرت. طبعاً
وهما لهمان كاجا يقدوشتي تريشي زياد كردو كأوي كآيفونك أو أوصل آيفون بتاوتي ئەوەی پرۆیەکان ستانلی ستیلەکەی دەوروبەری گۆڕی کردیتە تیتانیۆم و تۆزێک وەزنی خەفیفتر بووە و لە هەمان کات تۆڵتر بووە و تۆزێک کێرڤەکی بۆ دروست کردو و بڕەش سایز یعنی وەکو وابی فرسیان لەدابی لە تیتانیۆمەکەەوە خەتخەتە. طبعا خەڵکێکی زۆر ئێستا لەوانەیە بەغەڵەت تێبگا بڵێ ئەوە تیتانیۆم و زۆر بەقوترە. تیتانیۆم بەقوتە و ستانلیس بەقوتە و ئەلمیۆم بەقوتە، ئەوان هەمووی بەقوتن، بەس تۆ بەغەڵەت تێمەگە لە مۆبایل ئیتار ناشکێ، لە مۆبایل شاشە دەچێ، جامی پشتۆی دەچێ. ئەو مۆبایلە با حەزەکەی دەوروبەرەکەی نەک لە تیتانیۆم بی، حەزەکەی لە کاربۆن فایبەری دروست بکرێ، هەر دەشتێ ئەو شاشەیە بەر بتۆ بە نەوەک لە نەوەکان. بۆیە وا هەڵمەخڵەتن بڵێن تیتانیۆمە تۆند و تۆڵترە و ناشکێ و شتیوا قسەی قۆڕە، چونکە ئەوەی دەشتێ شروشەیە نەک تیتانیۆمە. خۆ پێشتر کۆمپانیای ئەپڵ ستانلی ستیلی بەکاردێنیا، گڵۆسی بوو، زۆر جوان بوو. ستانلی ستیل وەزنیش قورسترە لە ئەلمیۆم، هەروە وەزنیش قورسترە لە تیتانیۆم. ئێستا بۆ نمونە کۆمپانیای سامسونگ ئەلمیۆمی بەکاردێنی لە فرەیمەکەی. ئەلمیۆم لە هەمیان وەزنی سوکترە، وەقەڵەنم تیتانیۆم سوکترە و کاربۆن فایبەر لەوی سوکترە، یەکەم جار کاربۆن فایبەر، تیتانیۆم، ئەلمیۆم، ستانلی ستیل لە هەمووی قورسترە. طبعا هەرمیان تۆڵیان باشترە، ئەوە باشە، ئەلمیۆم لە میان زەعیفترە. ئەوانەی کە سامسونگ بەکاردێنی ئەویش دەنگۆ هەیە ساڵدا بێت لێوانەیە بیکاتە ستانلی ستیل. ئەپڵ چەند ساڵ ستانلی ستیلی بەکاردێنیەوە کردیە ئەوە تیتانیۆم. طبعا ئەو شتانە هەمووی کلاواتە، بۆیە هەڵمەخڵەتێن بەو فکرە مارکێتینگانەی ئەپڵ کە باسی دەکاتن کە وەڵڵا ئەوە تیتانیۆمە بە هەموو شوێک لە شێوەکان مۆبایلەکە بەقۆترە و قەیمترە و شیوە. وەکێ قەیمترە ئیتارەکەی، بەس ئیتار ناشێ لە هیچ مۆبایلێکی ئەتا ئێستا پێشتر نشکێتە ئێستا بشێ. بۆیە ئەوە مجرد فکرێکی مارکێتینگە زیاتر پریمیەم کوالتی دەداتە دەستت، ینی هەستپێرێکی کە شتەکە زۆر پریمیەمە، بەس لە ڕووی شکان و لە ڕووی پرۆتێکشن و لە ڕووی ئەوە کە شیشەکە ناشکێ هەر دەشکێ، ئەوە هیچ مەزایتیرانی ئەگەر بەبێ کەڤەر و بەبێ درع و بەبێ شتێک بەکاری بینی و بیزا لە دەست بە بتۆ جارێک لە جارەکان هەر شێ جامەکەی و شوشەکە جە پشتۆبی یان پێشەوەبی. بۆیە بۆ فکری مارکێتینگانەی ئەپڵ هەڵمەخڵەتێن و هەروە کۆمپانیای ئەپڵ ئەو USB Type-C سەریعی دانایە 3.0 نازانم بۆ سرعەتی شەحنی زیاد نەکردیە، ینی دەیتانی ئەپڵ بە نەوەک لە نەوەکان بڵێ ئەمە چەند ساڵە تایپسیمان بەکارنیناوە، بەس ئەو جارە تایپسیمان بەکارهێنا لە بەروی چاوەڕێمان دەکرد بە قۆترین شەحن بخێنە ناو مۆبایل لە عالەم. هیچ کەسێک ئەو شەحنی نەبووی، بۆیە ئەمە تایپسی کە قەرارماندا تایپسی بخێنە ناو مۆبایل لەبەر ئەو شتەی قسمانە ناوی. ینی فکرە مارکێتینگانی ئەپڵ کە فێرە کە شتێک دەکات بە شێوازێک دەیسوڕێنەوە وەکوابی دەبێت و مەمنونی بی کە چەند ساڵە نەیکردی، ئێستا بۆ ئەخیرەن کردیتی لەگەڵ ئەوەش خۆی نەیدەکرد لە بەرەوەی پێویست ناکەشتی تازە بکات و مۆبایلەکە مەبیعاتی هەیە و کۆستی دروستکردنی کەمترە بۆ بچم شتێکی زیاتر بخەمە ناوی گرانتر بی و لە هەمان کاتژم پێشتر مەبیعاتم هەبوو و کولفەی لەسەر خۆم زیاد کەم بە نفسی سعری زاران بدەم. طبعا پرۆیەکان پرۆماکس تاکە مۆبایلێکە سعری زیاد کرا، بە سعری زیاد نەکرایە، بەس بە سعری پارە، بەس 128 نەما لە 256 دەست پێ دەکاتن. و هەروە پرۆیەکە کە 5X پرۆماکسەکە 5X زومی هەیە، پرۆی ئەتیاری 3X زومی هەیە. لە هەمان کاتدا کە شتێک زۆر جوان بوو بەدڵم بوو کە زیادیان کردبوو لەناو هەر فۆکال لێنگسەکی مەسەن لە بین 1X و 2X و 3X پۆینتیان دانایە. مەسەلەن بۆ نمونە ئەتوو لە 2X ڕسمی دەگری پۆرترێتی دەکەی 2.1 2.2 2.3 و سموسلی زۆر بە نەرمی و بە هێواشی کامڕەکە زوم دەکاتن، یعنی هەز دەکەی کامڕێکی پرۆفشناڵە و ئەو شتانە. بۆیە مۆزۆی ڤیدیۆ و خاستە لە ڤیدیۆ مۆزۆی ڤیدیۆ ئەپڵ لەوەتی هەیە مۆبایلەکانی ئایفۆنی دەرەزەیەک بۆ لە ڕووی ڤیدیۆ، هەروە ئەوەش هیچ ئینکاری ناکرێت. ئەتا ئێستا یەک کۆمپانیای ئەندرۆید ناتوانێت شان بەشانی کۆمپانیای ئەپڵ بدات لە ڕووی ڤیدیۆ ڕیکۆردینگ نەک لە ڕووی فۆتۆ. و لە هەمان کاتژدا ئێستا ئەکید بە لەو ڕۆ لە سبێنەوە دەست پێ دەکاتن خەڵکەی زۆر لای خۆمان ناوی نووسیە و ئایفۆنی 15 پرۆماکسی دەکڕیتن و لە هەمان کاتژدا 4 پرۆماکسیە بۆ ئەو جارە پرۆماکسی دەکرێت ئەو ڕەنگەی کە پێشتر نەبوو. لە هەمان کاتژدا لەوانە دوو دەکڕی، دوو مۆبایلی بەکاردێنی، هەردووچی پرۆماکس، هەردووچی نفسی حەجم، هەردووچی نفسی میمۆری، نفسی ڕەنگ، بەڵام ئیشم بە یەک مۆبایل ناڕوە تیپیکەل کوردی. طبعا ببرم ڤیدیۆیەکە درێژ بوو، بەس ئەوە باسی ئەو پۆینتانم کرد لەسەر ئایفۆنی کە دوای ئەوەی کینۆتەکەم دیت. هەروەها ئەوی گیرتۆتە ئێرەی ڤیدیۆیەکە دەستخۆش لە کۆمنت بێ بەشمان مەکەن و هەروە لایک و سەبسکرایب لەبێ.